سڵاتان لێبێت بەڕێزان هەواڵەکانی سعات 12تان پێشکەشەکەم. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە پامێکدا لەبارەی هێرشە تیرۆریستیەکانی شەوی ڕابردووی سنووری کەرکووک و دیالە ڕایگەیاند. ئەو هێرشە تیرۆریستیە ترسنۆکانی کە کەرکووک و دیالیان کردۆتە ئامانج هەوڵێکی نەفرەتین بۆ لێدانی یاسایش و سەقامگیری هاوڵاتیانمان و هێزەمنیەکانمان. ڕاشی گەیاندە و هێرشانە بیرهێنانەوەی مەترسی تیرۆرن بۆ قۆستنەوەی کەلێنەکان و دزەکردنیان. ئەرکی ئێمە ئەوەیە ڕێزە نیشتیمانەکانیان یەک بخەین و پشتیوانی لا دەستگا ئەمنیەکان قارەمانانە بکەین بۆ ئەوەی تیرۆر لا ڕێگ و ڕیشەوە بنەبڕ بکرێت و پلانە بەدخوازەکانیان پوچەڵ بکرێتەوە. شەوی ڕابردوو تیرۆرستانی داعش پەلاماری گوندێکی سنووری ناحیەی جەلەولایاندا و بەخۆیەوە 4 کەس بوونە قوربانی. لەو بارەیەوە عەقید شەماڵ عەبدوڕەحمان بەڕێوەبەری یاسایشی کوڵە جۆڕای گەیاندووە 5 چەکداری تیرۆرستانی داعش پەلاماری ماڵی هاوڵاتیەکی گوندی ئیسلاحیان لا سنووری ناحیەی جەلەولاداوە بەهۆی ژنێک کوژرا و 3 پیاویش بریندار بوون. لەلایەکی تریشەوە لە کاتێکدا دانیشتوانی گوندی سامیعاسی لا باشووری کەرکووک سەرقاڵی کوژانەوەی ئاگرێک بوون کە لە نێو دەغڵ و دانی گوندەکەیان کەوتبووە. چەکدارانی داعش پەلاماری جوتیارانی گوندەکەیانداوە بەهۆیەوە 6 جوتیاری گوندەکە کوژراون. هەر ئێوارەی دوێنێ تیرۆرستانی داعش لە سنووری بستاملی سەر بە قەزای خورمات و سوودیان لا کەشی خۆڵبارین بینی و پەلاماری سوپای عێراقیاندا. بە پێی زانیاریەکانیش 3 سەربازی عێراقی بە سووکی بریندار بوون. بەرەبەیانی ئەمڕۆ بافرۆکەی بێفڕۆکەوان هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی بەغدادی نێودەوڵەتی و بنکەی سەربازی ڤێکتۆریا لەناو فڕۆکەخانەکە کردووەتە ئامانج. سایتی سۆمەریە سلازاری سەرچاوی کێمنی و بڵاوی کردوتەوە. بەرەبەیانی ئەمڕۆ بافرۆکەی بێفڕۆکەوان هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی بەغدادی نێودەوڵەتی و لە کاتی هێرشەکەدا زەنگی ئاگادارکردنەوەی فڕۆکەخانەکە لێدراوە، بەڵام هیچ زیانێکی بەدواوە نەبووە. ئەمە لە کاتێکدا لا سەرەتای ئەم ساڵدا لە ڕێگەی موشەکەوە هێرش کرایە سەر فڕۆکەخانەکە کە ژمارەیان 6 موشک بۆ و یەکێک لا موشەکەکانیش نزیک سەکۆی بەشی مەدەنی کەوتۆتە خوارەوە و یەکێکی دیکەش لا موشەکەکان ڕاستەوخۆ بەر فڕۆکەیەکی مەدەنی کەوتووە و زیانی پێگەیاندووە. هاوکات 4 موشکی دیکەی نەتەقێنرایش لا دەوروبەری فڕۆکەخانەکە دۆزرانەوە و سیستەمی موشکی بەرگری فڕۆکەخانەکەش توانی بەرپەرچی چەند موشکێک بداتەوە. بەهۆی خۆڵبارینەوە زیاتر لە 500 کەس لە کەرکووک تووشی تەنگەنەفەستی بوون و سەردانی نەخۆشخانەکانی شارەکەیان کردووە. دکتۆر سەباح نامیق بەڕێوەبەری هۆبەی تەندروستی گشتی لە فەرمانگەی تەندروستی کەرکووک ڕایگەیاندووە ئاماری سەردانی نەخۆشی بەهۆی خۆڵبارین لە کەرکووک زیادی کردووە. ئەو لە پرسراوی تەندروستی کەرکووک گوتیشی لا ڕۆژی یەکشەممەوە تا سعات 8 بەیانی ئەمڕۆ سێشەممە 566 کەس سەردانی نەخۆشخانەکەی کەرکووکیان کردووە. بەڕێوەبەری هۆبەی تەندروستی گشتی لە فەرمانگەی تەندروستی کەرکووک ئاشکراشی کرد چارەسەر بۆ نەخۆشەکان کرا و تەنیا 10 نەخۆش لە ژێر چاودێریدا لە نەخۆشخانەکان ماونەتەوە. ئەو شەپۆلە شڕە خۆڵبارینەی ئێستا ڕووی لە ناوچە جیاوازەکانی عێراق کردووە کاریگەریەکی زۆری لەسەر ژیانی تاکەکان دروست کردووە. کەسانێکیشان لە دەرەوەن و کاری ڕۆژانەیان ڕایی دەکەن. کارمەندانی تەندروستیش دەڵێن گرنگە لە کاتی کاردا ماسک بەکاربهێنرێت و پێویستە زوو ئاوش لە مەنیش بخورێتەوە. شەپۆلێکی چڕی خۆڵبارین سەرباری ئەم کەش و هەوایە کەسانێک هەن بۆ پەیداکردنی بژێوی ژیان و کاری ڕۆژانەیان لە دەرەوەی ماڵەکانیانن. بەشێکیان بەهۆی کاریگەریەکانی کەش و هەوا تووشی تەنگەنەفەسی دەبن و دەکەنە ناوەندە تەندروستیەکان. ئێرە نەخۆشخانەی ئازادیە. ئەوانەی هاتوون و تووشی هەناسەتەنگی بوونە زیاتر کەسانی گەنجن. سەبارەت بە دۆخی تەندروستیان پزیشکان ڕای دەگەێنن. ئەو نەخۆشانەوەی دێنە تەوارە ببوونێ ئەو تۆز و خۆڵە زیاتر گەنجن خصوصنەوەی کاسبن لە دەرەوە ئیشەکەن مناڵ و ئەو شتانە دێن مناڵ و گەورەتەمەن بەس کەمتر دێن لە گەنجەکان چکە گەنجەکان ناتوانن کاسبی خۆیان مەزبورن لە دەرەوە بن
ناتوانن لە ماڵەوە دانیشن حەمدلا حالەتەکان سوکن زوو عیلاجیان وەرەگرن دەرەچن مستەقڕە بێ حاڵیان ئەڕۆ. فەرمانگەی تەندروستی کەرکووک ئامادەکاری تەواوی کردووە و ژمارەی کارمەندانی تەندروستی زیاتر کردووە لەگەڵ دابینکردنی چارەسەرا پزیشکیەکان. هەروەک ڕێنمایی دایکان و باوکان دەکرێت لە کاتی خۆڵبارین ڕێگە نەدەن منداڵەکانیان بچنە دەرەوەی ماڵەکان. دایکەکان ئەبێ ئاگیان لە منداڵەکانیان بێ بە تایبەتی کۆرپەکانیان ئەبێ نەهێڵن دەربچونە دەرەوە ئەبێ ماسک بەکاربهێنن لە ماڵەوە چونکە ئەم تۆزە تەسیرەکە کە دێتەوە ماڵەوە ئەبێ پەنجەرەکانیش دابخەن حتا ئەم تۆزە خۆڵ نێتە ماڵەوە. دایکەکان نابێ هیچ مەجال بدەن بە منداڵەکانیان دەربچونە دەرەوە لە کاتی خۆڵتۆزە یاری بکەن. زیاتر لە مانگێکە هەفتانە شەپۆلی خۆڵبارین دووبارە دەبێتەوە. ئەمە کاریگەری تەواوی کردووەتە سەردۆخی تەندروستی بەشێک لە هاوڵاتیان بە تایبەت ئەوانەی بەردەوامن لە کارکردن. ڕۆژانەش ئاماری ئەو کەسانی ڕوودەکەنە نەخۆشخانەکان لە زیاد بووندایە. یوسف موڕاد، کەناڵی کەرکووک. لا بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید بەهۆی کاریگەری خۆڵبارینەوە سەدان هاوڵاتی کێشە بۆ کەوەنجامی هەناسەیان دروست بووە. پزیشکێکی نیشتەجێی خولاو دەڵێت بەشێکی زۆری ئەو کەسانەی سەردانیان دەکەن کێشەی تەندروستی درێژخایان یاخود نەخۆشی شەکرە و بەرزە فشاری خوێنیان هەیە. ئەو پزیشکە ڕێنمای بە هاوڵاتیان دەدات و دەڵێت بۆ کارێکی زۆر پێویست نەبێت لە ماڵەوە دەرمەچن و ماسکیش بەکاربهێنن. چارەسەری سەرەتایی ئەو کەسانە دەکات کا بەهۆی کاریگەری خۆڵبارینەوە هاتوون بۆ بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکە. دکتۆرە مەریەم قاسم پزیشکی نیشتەجێی خولاوە ڕێنمایی هاوڵاتیان دەکات لە کاتی خۆڵبارین خۆپارێزی بکەن و لە ماڵەکانیان بمێننەوە. تەنگە نەفەس بووە بەو جەوە ناخۆشە بە و تۆز و خۆڵی هاتیە و زۆربەیان نەخۆشی درێژخانیان هەیە کە نەخۆشی دڵ یان سیەکانی تەواو نییە بڵێن حساسیان هەیە ڕەبۆیان هەیە. یەکجار پێویستی بە تەبخیر کە ئەوەی یعنی ئامێرەی تایبەت تەبخیری پێ مادەچی لە ناویدا دەنێ پێ دەڵێن تەبخیرە ئەوە زۆر باشە لە بۆ نەخۆشە شترە حتا جەوەکە سافبی ئەو ئەگەر ئیشەکە زەروری نینە زۆر مەزبوط بیتن حتا کە وەزعکە جەوەکە تێک دەچی ئەتوو هەندێک وەزعت تێک ناچی لەگەڵی. سەرجەم بێدەکانی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید پڕ بوون لە نەخۆش. ئەم هاوڵاتیە دەڵێت هەر کاتێک شەپۆلی خۆڵبارین دروست بێت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کۆ ئەندامی هەناسەدانی دروست دەکات. هەر بە خۆڵبارین لە نەخۆیت عیبم نییە بەس بازاداستە لە زورێ بنداسترە نەچنە دەرێ لە دەرێ هەندەی کە خراکردن بەرام بۆ خوا ئەوەی پشی سوار بێ هەر سوار لەبێ هەر تەنگە نەخۆسە تقریبا بێنە شەوەم دێتەوە لەدوێنەوە بەڵێ هەر بۆی خۆڵبارین بۆنێ خۆڵبارینەوە چی کرد هاتی بۆ ئێرە یەکسەر بەڵێ ئیسا هاتم بۆ ئێرە ڕاستە هاتم بۆ ئێرە چیان بۆ کردی باش وەڵی باشە خزمەتەکەم خەبی ناوەڵامرم عیبیان نییە ڕێنمایی چییە بۆ خەڵک وەڵی داواکرد بە خەڵکی دەرنێتێ بە ئەو کە خاستەوەی کەوە لە خۆشی ڕۆبۆ و تەنگە نەفەسی وەمانەیە بم خۆتۆز لە ماڵەوە دامشە دەرنێتێتە دەرەوە سەختوران نەکرد دەزانێ دایما ئەوان نایمە وەڵا چابمەوە لەخوا بەجعلی وەڵا لەخوا بەزیادی. پێشبینیەکانی کەشناسی ئەوە دەردەخەن تا ڕۆژی چوارشەم ئەو دابارینە بە چڕی بەردەوام دەبێت و لە هاوینی ئەم ساڵیش ئەگەری دووبارەبوونەوەی زۆری هەیە لە قەزای کۆیەوە کاروان نازم کەناڵی کەرکووک. ئاراز جەبار شارەزای باری کەشناسی جگەلەوەی هۆکارەکانی زۆربوونی شەپۆلی خۆڵبارینی لەم ساڵدا ئاشکرا کردووە هاوکات سەبارەت بە شەپۆلی دیکەی خۆڵبارین ڕایگەیاندووە ئەم خۆڵبارینی ئێستا هەیە لەوانەیە کۆتا شەپۆلی چڕی خۆڵبارین بێت و لە هەفتەی داهاتووە بۆ ناو مانگی ئایندەش پێشبینی ناکرێتەوە بارستە هەوای سار دووبارە داببەزێتەوە و تەنها هەوای گەرم باڵا دەست دەبێت. دەشڵێت بەم شێوەیە خۆڵبارین کۆچایی پێدێت تا کاتێکی نادیار و حاڵەتێکی هاوشێوەش دەگمەنە لاوەرزی گەرمە و هاویندا ئەمە ڕووبداتەوە بۆ شێوەیە کە لەم مانگەدا هەبووە.
بەردەوامی شەپۆلەکانی خۆڵبارین زیانی زۆری بە جوتیارانی گەرمیان گەیانەوە بە جۆرێک جگەلەوەی بەرهەمەکانیان سێ هێندەکەمی کردووە هاوکات ئەرک و تێشوێکی زیاتریشی دەوێت. شارەزایەکی کوشتتوکاڵیش ڕای دەگەنێت پێویستە حکوومەت ڕەنمایی پێویست و پشتێنەی سەوزایی بۆ کێڵگە کوشتتوکاڵەکان دروست بکات و هەڵمەتی نەمامچاندنی بەرفراوان ئەنجام بدەن. لەگەڵ هاتنی هەر شەپۆلێکی خۆڵباریندا دەبێ هەڵمەتی دەرمان پرژاندن بۆ بەروبوومەکانی بەکاربهێنێت. ئەمە شتێکوێکی زۆری پێویستە و بۆتە ئەرکێکی قورس بەسەرشانی جوتیارانەوە. شەپۆلە بەردەوامەکانی خۆڵبارین وای کردووە ئەمساڵ بەرهەمەکانیان سێ هێندە کەم بکات و لە وادەی دیاریکراوی خۆیاندا دوا بکەون. زەرری زۆرە بکشێ زەرری ئیسەوە تەماتەمان کردا گوڵەکە ئەیوەرێنێ خۆڵەگەل ڕۆژنە ڕۆژ ئەیشۆرینەوە حەقیمەدینە بامێ بۆ بامێ زەریە بۆ شوتیزە بۆ کش فەلاحێ زەری زۆر بێ بخۆڵە زەری زۆردا لێمان ئەم خۆڵبارینە وڵی حکوومەت یارمەتیمان بە باشە ئیسە دەرمانی مەکشمان لە کشی لە پارە لە کفری ئەسێنین دەرمانە سێنی بۆی ڕۆژنە ڕۆژ لە دەرمانی لێدەین قیمەتینە ئیمڕۆ ئێشۆرینەوە پاک بەیانەکەی ئەم خۆڵەبارەیە ئێمە خۆڵبارین بەسەرەی بەروبووم ئیمساڵمان ئێمە زەرعاتمان زۆر دواکەوتە ئێمە پارەکەم ئاە هەموو شتێکمان پێگەیشت بوو چونکە ئەم خۆڵبارینە تەسیراتێکی زۆر زۆری کرەوە سەر ئەو زەرعاتە ئێمە کەماوەیەکەسێم وەکو باینجانە وەکو بیبەرە وەکو بامەیە وەکو تەماتە ئێمە خەیارمانەیە هەمووی تەسیراتێکە چونکە بەرناگرێت ئەو گوڵە کایکا بیکاتە بەر ئەوەرێ خۆڵگەهاتە سەریا ئەوەرێ وشکۆیە ئێمەش بە ڕۆژانە تەسیراتەوە دانیسەوە ئێمە هۆڵمالیاتە ڕۆژ چوارشەمە کە ئێژن خۆڵبارینەیە هەم گەری ئەوەنێتر لەسەر دیت چەنە دەرماناوی دوو ئەوەنێترە بێنین دووبارە بیشۆرینەوە. شارەزایەکی کشت و کاڵیش ڕای دەگەێنێت بۆ پاراستنی بەربوومە کشت و کاڵەکان پێویستە حکوومەت ڕێنمایی پێویست و پشتێنەی سەوز بۆ کێڵگە کشت و کاڵەکان دروست بکات و هەڵمەتی نەمامچاندنی بەرفراوان ئەنجام بدەن بۆ ڕزگارکردنی کەرتی کشت و کاڵ لە سنووری گەرمیاندا. دەبێ حکوومەت لەم کات و ساتەدا ڕێنمایی گونجاویان پێ بدە وهروەها هاوکاری جێتیاران بکە لە دانانی سیستەم و هەروەها ڕێخۆشکەر بێت و هاوکاریان بێ بۆ ئەوەی بتوانێت پشتێنەی با دروستکەن پشتێنەی سەوز بۆ کێڵگەکانیان بۆ ئەوەی هیچ نەبێ کاریگەری ڕەشەبا و خۆڵبارین و تەبتۆس کەم بێتەوە لەسەر کێڵگە پشتکاڵەکان بەگشتی ناکری حکوومەت چەند ساڵێکە بڕیاری ئەوەی داوە کە نەمام دابش نەکە بەسەر جوتیارانە بۆیە حکوومەت پێویستە نەمامی گونجاو بەپێی ناوچە جیاوازیەکان نەمام دابشکە لەم سات و کاتە کە زۆر جوتیاران پێویستیان پێیەتی. لە کۆی 16 ملیۆن دۆنم زەوی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان 5 ملیۆن و 700,000 دۆنمی دێمیە و پشت بە باران دەبەسێت بۆ بەرهەمهێنان بەڵام ئەم ساڵ جگە لە زیانەکانی وشکە ساڵی زیانەکانی خۆڵبارینیشی هاتە سەر وەک جوتیاران وتیان ئەم ساڵ بەرهەمەکانیان سێ هێندە کەمی کردووە. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. هاوکات خۆڵبارین کاریگەری کردوتە سەر بەرهەمهێنانی هەنگوێنیش چونکە گەردیلەکانی خۆڵ لەسەر ڕۆکەکان کۆ دەبنەوەمەش زیان بە هەنگەکان دەگەێنێت و کاری هەنگەوانیش قورستر دەکات. خۆراکی هەنگ ڕووەک و گوڵەکانە لە ئێستادا و بەهۆی خۆڵبارین و کۆبوونەوەی گەردیلەکانی خۆڵ لەسەریان هەنگەکان بێبەش بوونە لەو خۆراکە ئەمەش کاریگەری دەکاتە سەریان و ئەرکی هەنگەوان قورستر دەکات. هەنگ بۆ دروستکردنی هەنگوین شیلەی گوڵەکان دەمژێت. شەپۆلەکانی خۆڵبارینیش دەبنە هۆی وشکبوونی خونچەی ئەو گوڵانە. لە ئەنجامدا خۆراکی هەنگ کەم دەکات و کاریگەری دەکاتە سەر بەرهەمهێنانی هەنگوین. ئەو سنووقانەی کە هیچ تەغذیەیەکی داخلیمان نەکردو یا خۆتی هیچ مساعدەیەکمان نەکردو بە هەڵاڵەیە بەکاندی ئێستا چوونە هەنگوینەکەیان بە تەواوی خواردوەتوانین بڵێن هەموو هەنگەوانێک ئەگەر لەم کاتەیە هاوکاری هەنگەکەی نەبێت لە 135 بۆ 140 هەنگوینەکەی لەدەستەدا. ئەو شیلەی گوڵانەکەم هەنگە ئەوێ بچێ بێنێ بە خۆڵ داپۆشراوە لەم کاتەیە نە مێشەنگوونەکە لەم زەوەیە ئەتوانێت دەربچێتە دەرەوە نە ئەتوانێت گوڵەکانیش هاوکاریە بن کە بتوانێت شیلەیەکیان پێ بدا بێنەوە. شارەزایەکی بەخێوکردنی هەنگ باس لەو ڕێو شوێنانە دەکات کە پێویستە هەنگەوان بیگرێتە بەر بۆ جێگیرەوەی ڕۆک و گوڵەکان. بۆیە لەم کەش و هەوایەدا پێویستە خواردنی دەستکرد و ئاو بۆ هەنگەکان ئامادە بکات
ئەگەر نا هەنگەکان دەست دەکەنە خواردنی هەنگوینی تازە بەرهەم هاتوو ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی بەرهەمهێنانی هەنگوین. ئەم خۆڵبارینە تەسیرێکی زۆری هەیە لەسەر هەنگوین و هەنگ بە تایبەتی لەم قۆناغەیە ئەبێ ئایا وەدابین بکەیت یاخود خواردنی دەستی با بڵێن بەدیل لە سەر هەنگوین بۆی دابنین لەبەر ئەوەی هەنگوینەکەی خۆی نەخوات هەنگوین نامێنە چکی ئێستاکە کاتی هەنگوینە کە ئەم خۆڵبارینیش دێ زۆر تەسیرەکە لەسەر گوڵ و گوڵزار و لەسەر هەنگوین بەدیلی ئەوە بێ خواردنێکی پێوترێ کاندی یاخود با بڵێن بە هەڵاڵە دروستەکرێ هەر لە خودی با بڵێن بەرهەمەکانی خۆیەتی ئەوەی بۆ دانیت بۆ ئەوەی تەسیر نەکات لەسەر بێچۆکانی یاخود لەسەر هەنگکان. ئەوقازی و یۆنانی و ئێرانی چەندان جۆری دیکەی هەنگ لەلایەن هەنگاوانەکانی شاری کەرکووکەوە بەخێو دەکرێت بەڵام جۆری کڕنۆڵی تەهجین کراو باشترین جۆرە کە بەرگەی کەش و هەوای سەخت دەگرێت. دیارتاڵب کناڵی کەرکووک. جیاواز لەم بابەتە لە ئێستادا هیچ حاڵەتێکی توشبوون بە پەتای خوێنبەربوون لە نەخۆشخانەکانی کەرکووک نییە و نەخۆشخانەکانیش بۆ مەبەستە لە شارەکە ئامادەکراون لەو ڕۆوە نەبیل حەمدی بشناق بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک ڕایگەاند شانەیەکی قەیرانی تایبەتیان بۆ ڕوبەڕووبوونەوەی تای خوێنبەربوون پێکهێناوە و خۆشبەختانە ئێستا هیچ حاڵەتێکی تۆمارکراو بە تای خوێنبەربوون لە شارەکە تۆمار نەکراوە. وتیشی بۆ ڕوبەڕووبوونەوەی تای خوێنبەربوونیش نەخۆشخانەیەکی تایبەت ئامادەکراوە بۆ پێشوازی لەو کەسانەی تووشی پەتاکە دەبن. تم تشكيل خلية أزمة بهذا الصدد. شانێکی قەیرانی تایبەتمان بەو پەتایە پێکهێنا و لە هەفتەی پێشوە ئێمە دەستمان بەکارکردن کردووە دژ بەو پەتایە ئێستاش ئەنجامی باشمان هەیە لەو بوارەوە لە ئێستادا کەرکووک هیچ حاڵەتی تۆمەرکراوی تێدا نییە بەو پەتایە کە پەتای خوێنبەربوونە سەبارەت بە پێشوازیش لەو کەسانی تووشی ئەو پەتایە ئەبن ئێمە نەخۆشخانە و جێگای تایبەتمان بۆ توشبووان بەو پەتایە ئامادە کردووە لەگەڵ سەرجەم پێداویستە تەندروستیەکە. دانیشتوانی چەند گوندێکی دەشتی کۆیە بۆ گلدانەوەی ئاوی پێویست لەسەر ئەرکی خۆیان چەند بەندایەکی بچووکیان دروست کردووە گوندنشینانیش دەڵێن پێچووی هەریەک لەو بەنداوە بچووکانە 10 ملیۆن دینارە. داواکاریشن حکوومەت و ئیدارەی قەزای کۆی هاوکاریان بکەن لە بەرامبەردا قایمقامی کۆی ڕایگەاند هاوکاریان دەبێت بۆ مەبەستە. وشکە ساڵی و بێبارانی ناچار بە دروستکردنی بەنداوەچکەی کردوون. پرۆژەکە لەسەر ئەرک و بەهەرەوەزی خەڵکی ئاواییە تا ئاوی ژێر زەویان ببوژێتەوە و بەردەوام بن لە کاری ئاژەڵداری و داچاندنی دانەوێڵا. لە دەشتی کۆیە شوێنی زۆر گونجاو هەیە بۆ بەنداوە تایبەتی دەشتی کۆیە شوێنی زۆر چاشی هەیە حەقە نێرن ئاوی سەرزەوی بە فیڕۆ بڕۆ دەشتی کۆی بە تایبەتی تیمارۆک گەر ئەو بەنداوە نەبایە دەبوو 90 دانیشتی گوندەکە واز لە حیوانداری بێنن گوندەکە بەجێ بێنن. وڵای ئەو بەنداوە ئەگەر پارەی لە دوو بێ یعنی بە مەزبوطی بکرێ بەخوای دەگاتە 10 ملیۆنی پێویست. لە بە وشکە ساڵی گوندەکەش قەڵەباڵغا هەفتا ماڵی لێ هەموو مەڕ و گاڕانووی هەیە و کە بەڕاستی ئەمەش بۆیە دەیکەین ئەو بەنداوە لەسەر پشتیوانی و لەسەر حسابی گوندەکەیە هەموو یەکیان گرتۆ ئامادەین پارە و بدەین و بەڵام داواش دەکەین قایمقامی کۆیە و دایرەکانی کۆیش هاوکاریمان بکەن چەند بەنداوەی کەس بکەن لە وشکە ساڵێ نەجاتمان بێ ئاوی مەڕ و گاڕانی نێ ئاوی خواردنەوەمان کەم بۆ هەموو شتێک کەم بۆ بەڕاستی. قایمقامی کۆیە بۆ دروستکردنی بەنداو مەرجی هەیە بۆ جوتیاران لە چوارچێوەی ڕێنماییەکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکان. خۆشبەختانە لەم ساڵ ئێمە توانیمانە لەگەڵ جەنابی وەزیری کشتوکاڵ 3 بەنداوی لە سنووری قەزای کۆی و گەرخستەوە بەنداوی شەوجێر و بەنداوی کوردستان و هەروە بانەی تاڵەبان و بەنداوی ناسەنی ئەوەی شەوجێرە سەحالیان ئیش دەکات کار تێدا دەکرێت ئەوەی تریشەندە کێشەی فەنی ماوەکە وەزارەت خەریکە چارەسەری بکە بەنسبەت ئەوەش کە هاوڵاتی خۆی ئەوە بکە ئێمە دامیشی دەکەین و پشتیوانیش دەبین بەڵام بە مەرجێک لە چارچێوەی ڕێنمایی و دیزاین و تەسمیمی هەندەسەدا بێت چکە بۆ خۆتان نزان بەنداویش کاریگەریی خراپی دەبێت بەخواانەخواست ئەگەر وەکو بە شەرت و شروع و شێوە ئەندازەکەی خۆی نەبێت. هێشتا پلەکانی گەرما هێندە بەرز نین کاریگەری کەمبارانی ئەم ساڵ تینی بۆ گژوگیا و تەنانەت باڵندە و ئاژەڵی چێویش هێناوە.
جیاواز لە چەند گوندێک کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دروستکردنی بەنداوی لێداوە چەند گوندێکی تری شاوشێوەی گوندی تیمارۆک بەنداوچکە بۆ خۆیان دروست دەکەن تا ڕوبەڕووی وشکە ساڵی و بێبارانی ببنەوە لە گوندی تیمارۆکی دەشتی کۆیەکاروان نازم کەناڵی کەرکووک. ڕۆب گرینفیلد هاوڵاتیەکی ئەمریکیە لە کارێکی سەرنجڕاکێشدا جلوبەرگێکی لە پاشماوە زیادەڕۆیەکانی کە بەکاری هێناوە دروست کردووە بە شەقامەکاندا دەسوڕێتەوە تاوەکو بە هاوڵاتیانی پیشان بدات کە ڕۆژانە چەندێک پاشماوە بەکاردەهێن. ئامانجی ڕۆب لەم کارە سەرنجڕاکێشەی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکە بۆی بێئاگایانە ڕۆژانە چەندێک پاشماوی خۆیان دەخەنە نێو سروشتەوە. هاوڵاتیەکی ئەمریکی لە پاشماوە زیادەڕەوەکانی کە بەکاری هێناوە جلێکی دروست کردووە و بە شەقامەکاندا دەسوڕێتەوە. ڕۆب گرینفیلد هاوڵاتیەکی ئەمریکیە و بە عەلاگەیەکی سپی کە لە شێوەی جلوبەرگ لەبەری دەکات لە پاشماوەی زبڵ و خاشاکی خۆی دروستی کردووە و بە شەقامەکانی بریفلی هیلزدا هاتوچۆ دەکات تاوەکو بە هاوڵاتیانی نیشان بدات کە ڕۆژانە چەندێک پاشماوە بەکاردەهێنن. ڕۆب بۆ ماوەی 30 ڕۆژ ئەم کارەی ئەنجام داوە و کێشی پاشماوە بەکارهاتوەکانیشی گەیشتۆتە نزیکەی 28 کیلۆگرام. ئامانجی ڕۆب لەم کارە سەرنجڕاکێشەی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکە لە بەرامبەر ئەو پاشماوە زیادانەی کە ڕۆژانە بەکاری دێنێ و دواتر کەڵەکە دەبێ و دەبێتە هۆی پیسبوونی ژینگە. The average person creates nearly 5 pounds of trash per day. ڕۆب گرینفیلد دەڵێت لە دوای ئەم کارە بۆم دەرکەوت ڕۆژانە هەر هاوڵاتیەکی ئاسایی بۆ بەڕێکردنی ژیانی نزیکەی 2 کیلۆگرام پاشماوە فرێ دەداتە ژینگە. سەرەتا کارەکە بۆ من ئاسان بوو بەڵام لە ڕۆژی 12هەمین بۆم دەرکەوت زبڵ و پاشماوە بەکارهاتوەکان زۆر قورسن لەسەر جەستەم. بەلای زۆر بەمانەوە فرێدانی پاشماوەکان لە دەرەوەی ئاستی بینین و تێگەشتنمانە. منیش ئەم ڕێگەیم هەڵبژارد بۆ پیشاندان و کەڵکەبوونی پاشماوەی بەکارهاتووی مرۆڤ لە ژینگەدا. سەرنجڕاکێشی کارەکەی ڕۆب و سوڕانەوەی بە شەقامەکان داوای کردووە هاوڵاتیان وێنەی لەگەڵدا بگرن. بەشێکیان بەکارێکی شێتانە و هەندێکیشان بەکارێکی باش بۆ پاراستنی ژینگە لە قەڵەمی دەدەن. ڕۆب گرینفیلد چالاکوانێکی بواری ژینگەییە و ماوەی چەند ساڵێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کار بۆ پاراستنی ژینگە دەکا و هانی خەڵک دەدات ژینگە بپارێزن. So what do you think? Is this ridiculous? Is it time for change? I'd say so. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.